جێپەنجەکانی بووەتە نەخشی سەرنانی نانەواخانەکەی و تابلۆیەکی سادەشی کردووەتە ڕەمزی جوانی دوکانەکەی. کولێرە بە پەنجەفرۆشێک، بەڵام جیاوازیەکەی ئەوەیە شکۆیەک دەبەخشێتە هەژاران تا بێ دوودڵی و بە گیرفانی بەتاڵ و بێبەرامبەر کولێرە بە پەنجەکەی بەرنەوە. ماوەی 3 ساڵە دوکانێکی فرۆشتنی کولێرە بە پەنجە لە ناو بازاڕ یەڵەبجە بە شێوەیەکی جیاواز ڕۆژانە دەیان کولێرە دەبەخشێت بە شێوەیەک لە بەردەم دوکانەکەی نووسوێتی یا وڵاتی بەڕێز. تکایە شەرم مەکە ئەگەر پارەت پێ نەبوو ئەتوانی بێ بەرامبەر نان ببەیت. ئەمە ئەوەستە مرۆڤانەیە زیندوو دەکاتەوە کە مرۆڤە میرەبان و بەخشندەکان هێشتا ماون و کۆمەڵگاش بە زیندویی دەیەڵنەوە. هەڵوێستێکی جوانە دەستخۆشی لە کاک سەلمان نەکەین. بەڕاستی ئەوە ئەو فەرمودەی پێغەمبەرمان بیرەخاتەوە صلی الله علیه وسلم بەفەرمێت ببەخشن هەتا ئەگەر بە لە تەخورمایەکیش بێت. شتێکی زۆر جوانە دەستخۆشی لێ یەکەین. هەڵوێستێکی ینی ناوازەیە، شتێکی بچووکە بەس ینی زۆر کەس ئیسفادەی لێ یەکات. لێرە ئەوەی کە پارەی پێ نەبێت، ئەوەی کە توانای نییە، بەبێ شەرم، بەبێ ئەوەی کە هیچ نانی خۆی ئەبات و ئەڕوات. من خۆم دراسی دوکانم بینیمە خەڵکاتۆ بە خۆڕایی بردوێتی و هیچی لێ نەسەندووە. زۆر سپاسەکەن، ئیشێکی زۆر چاکە و زۆر پیرۆزە. خاوەنی ئەم کولێرە بە پەنجەیە لە ڕێگەی سێرکردنی بەرنامەی بەخشین و بەردامە خێرخوازیەکانی دیکەوە بیرۆکەی بۆ دروست بووە. ئەمیش لەو ڕێگەیەوە بەوانەی پێویستیان پێێتی وەژارن یاخود پارەیان بیرچووە ببەخشێت، چونکە وەک خۆی دەڵێت تەنها ئەو بەخشینەی بۆ دەمێنێتەوە. باعتیادی ئەمە لە تەلەڤیزیۆنیشتا ئەمان بینی بەرنامەی بەخشین، بەرنامەی هانا، بەرنامە خێرخوازیەکان. فقط منیش شەوێکیان ئاوا دانیشتم لە تەلەڤیزیۆنەوە بیرم لێ کردەوەتم با منیش لەسەر نانەوەکەم بینووسم. خۆ ئینشەڵا بەس ئەومان بۆمێنێتەوە بۆ بەداشتی ئەو دنیا و هیچیش لێ ئەمە کەم ناکات. ڕۆژانە چەند نەفەری ئەگەر چەند نەفەرێکی فەقیر هەیە پارەی پێ نییە، هەیە فەقیرە، هەیە جاری وایە خۆ کابراژ وەزعی باشە، بەس یەتە بازاڕ و بینی پارەی بیرچووە. بەس چون ئێمەوەمان نووسیوە ئیتر ئەتیادیەت نانی خۆی بات و ئێمەش ئەوە نییە بڵێن کاکە وەڵات تۆ پارە بیا ئەو نەیە چی. ئێمەش حسابی ئەومان کردووە. ئیتر هەر کە سەویەت بە ئارەزووی خۆی پارەی پێ نەبێ نانەبات و ڕۆخوات. ئیتر هیچ کێشەمان نییە و خەڵکی ژیە دەستخۆشیمان لێ کات. تەنانەت خەڵکیشە بۆ هەر بۆ نمونە هەر تۆزە لەمەوە پێش کابرا هاتووە 2-3 پارەی داناوە، ئەڵێ با هەر هەبێت ئەگەر قەیچەکە ئەگەر ئەم جارە نانتان نابە کەسێ بە پارە بۆ فەقیرە بۆ کەسێک با خێرەکەی منش حەزەکەم بەشدار بم لەویشەیە. هاوڵاتیان دەڵێن هەڵوێستی جوان و بەخشینی بەو شێوەیە کەمن لە ڕێگەی بەخشینێکی گەرچی کەمیش بێت ئەوە سفرەی ماڵێکی هێژاری پێ قەرەباڵغ دەکرێت. خاوەنی ئەو دوکانەش دەڵێت چەندین کەسی بینیوە کە نانیان بردووە و پارەیان نەداوە، بەوەش خوای گەورە زیاتر ڕزقی داوە و بەو بەخشینە بەرەکات کەوتووەتە دوکانەکەیەوە. سامان فەتاح، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، هەڵەبجە.